لێپسراوی مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوی مەڵبەندی سەی ڕێخستنی هەولێر با شێوەیەکی مەیدانی کەسوکاری شەهیدانی سنووری مەڵبەندی سەی ڕێخستنی هەولێریان بەسەر کردەوە بە مەبەستی ئاگاداربوون لا کێشە و گیر و گرفتەکانیان بارچی خۆشیان زانی خزمەتی زیاتری کەسوکار و خانەوادەی شەهیدان بکەن. لێپسراوی بۆردی شەهیدان و جینۆسایدی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لە بەرنامەیاندایە گشت ماڵە شەهیدەکان لە سەرجەم ناوچەکانی کوردستان بەسەر بکەنەوە و بەرنامەی کاری سەرکردایەتی نوێ یەکێتیش ئاوەردانەوەی زیاتر و ئەولەوێتی کارکردن بۆ کەسوکاری شەهیدانە. ئامانجی سەردانکردنمان بەسەرکردنەوەی سەرجەم ماڵە شەهیدەکانە لە سەرتاسەری کوردستانە و لە هەولێریشەوە ئێمە وەکو لێپرسراوی بۆردی شەهیدان دەستمان کردو بەم سەردانانە و کە ئێمە لە خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان بین و گوێ لە هەموو مەعانات و کێشە و گیر و گرفتەکانیان بگرین. هەر پەیامی کۆنگرەی چوار پەیامی نوێبوونەوە بوو بە دڵنیاییەوە سەرکردایەتی نوێ هەر هەمووی بەڵێنی ئەوەی داوە کە خزمەتی کەسوکاری لە سەرەتای دەستپێکی کارکردنی خزمەتکردن بە کەسوکاری سەربەرزی شەهیدان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خەباتیدا خاوەنی ڕووبارێ خوێنە و مێژووی یەکێتیش هەزاران سەروەری و نەبەردی تێدا تۆمار کراوە. هەر بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی شەهیدانە و یەکێتیش خزمەتی بەردەوامی کەسوکاری شەهیدانی کردۆتە پێشەنجی کارەکانی. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.